فستیڤاڵی خواردنی کۆلێژی تەکنیکی کارگەڕی هەولێرە. سەرجەم بەشەکان و زۆربەی خوێندکارانی کۆلێژەکە بە جلوبەرگی کوردی و خواردنی کوردەواری ئامادەی فستیڤاڵەکە بوون. هەستان بە ئەنجامدانی فستیڤاڵێک لەژێر ناونیشانی فستیڤاڵی کوردەواری و کولتوری و خواردنی کوردەواریمان بەکارهێناوە. ئەوڕۆ بە جلوبەرگە ڕەنگا و ڕەنگی کوردەواری بەشداریمان کردووە. ئێمە ئەوڕۆ بۆ هەموو جیهان دەسەلمێنین کە ئێمە کولتورەکەی خۆمان لەبیر نەکردووە، ناشێڵین ون بێت و دەسەلمێنی ئەگەر هەر ناخۆشیێکە بێت هەر جەنگێکە بێت ئێمە بەجلە ڕێگاوڕەکەکان دەسەلمێنین ژیان هێشتا هیوایەکی دیکەی تێدامان. بەشداریم کردووە لەم ڕۆژە پیرۆزەدا کە بە مناسبەی فستیڤاڵی خواردن کە لەلایەن کۆلێژەکانمانە ڕێکخراوە و کە شانی باسش کە ڕۆژی جلی کوردی ڕۆژێکی پیرۆزە پێویستە هەموو ساڵ بەرز ڕابگیرێت و بە شێوەزێکی جوان پێشواز لێ بکرێت. ئەو خواردنانەی لەو فستیڤاڵە نمایشکرابوون هەمویان خواردنی کوردەواری بوون کە لە دێر زەمانەوە باو باپیرانمان دروستیان کردو و خواردویانە. فستیڤاڵی خواردن کە خواردنەکانمان پێک هاتبوو لە کفتە دۆغاو، دۆڵمەی سپی، بریانی، برنج بە سرکە و مەقروبە، لە هەمان شێوە شفتە لەگەڵ کوبە و لەگەڵ چەند شرینەمەنێک. جلوبەرگی کوردی و کەلوپەلی کوردەواری فستیڤاڵەکەی زیاتر ڕازاندبەوە. سۆلین حەسەن، کەناڵی کورسات، هەولێر.